وەزارەتی بەرگریی رووسیا دەڵێت سێشەممە هێزەکانیان بنکەی فەرماندەیی ئۆکراینایان لە هەرێمی پۆکرۆڤۆسک کردوتە ئامانجی هێرشی ئاسمانی. بەشی ئاسمانی ئۆپراسیۆنی تاکتیکی سوپا هێزی موشکی و تۆپخانەکانی کۆمەڵێک سەرباز لە هێزە چەکدارەکانی فیدراسیۆنی رووسیا لە کاتی ڕۆژدا یەکەکانی تۆپخانەی 122یان لە پێگەی تەقەکردن و هێزی مرۆیی و کەرەستەی سەربازی لە 143 ناوچەدا تێکشکان لە هەرێمی کراسنۆئارمیسک سەر بە کۆماری خەڵکی دۆنتسک واتە پۆکرۆڤسک بنکەی پێشکەوتووی فەرماندەیی گروپی یەکگرتووی هێزەکانی ئۆکرانیا ناسراو بە خۆرتیتسا کرایە ئامانج. لەلایەکی دیکەوە کاربەدەستانی ئۆکراینە دەڵێن لانی کەم 7 کەس کوژراون و ژمارەیەکیش بریندارن لە دەمێکدا موشەکەکانی رووسیا تۆمەتبار دەکەن کە شاری پۆکرۆڤسکیان لە دووشەمە شەودا 2 جار کردوتە ئامانج. گەواهیدەران دەڵێن لە ماوەی 40 خولەکدا 2 موشک وە شارەکە کەوتون. ئەو وێنانەی لەلایەن کاربەدەستانی ئۆکراینەوە بڵاوکراونەوە نیشان دەدەن کە خانوبەرەکان زیانی زۆریان پێگەیشتووە. ئەو ژنە لە ماڵەکەیدا بوو کە هێرشەکە کرا و لە موشەکی یەکەم ڕزگاری بوو بەڵام هید و هەمیان برینداری کرد. هەر ئەوەندە بوو گرمەیە کات چاوەکانم پڕ بوون لە گەڕی ئاگرەکە کەوتمە سەر ئەرد چاوەکانم ژانێکی زۆریان هەیە ئەگینا باشم تەنیا پارچەیەک لە ملمدایە. ئەو خانمە بە ساڵدا چۆش هەم بریندارە و هەمیش ماڵەکەی وێران بووە. لەسەر تەلەفۆن قسەم دەکرد لە ناکاو پەنجەرەکەم بەسەرداکەوت چەندجی پشتم بریندار بوون تازە لە نەخۆشخانە گەڕاومەتەوە ئەژنە و ڕانم بریندار بوون ئەم شوێنەم شوشەی تێدایە. لە بەرەی شەڕیشدا سەربازانی ئۆکراینە لە هەرێمی باشووری دۆنتسک بەردەوام تانکی ئۆتۆماتیکی هۆیتسەر بەکاردێنن کە لەو جۆرە چەکانن ئەمریکا و وڵاتانی ڕۆژاوایی بۆ ئەو سەربازانیان دابین کردوون کە بتوانن پێش بە هێرشی رووسیا بگرن. سەرەڕای شەپۆلی گەرما کەنیزەکەی 30 پلەی سانتیگرادە سەربازانی ئۆکراینە دەڵێن زۆر گوێ نادەنە گەرما چونکە کارەکەیان دەبێت ئەنجام بدەن هەروەها سەبارەت بە تایبەتمەندی ئەو جۆرە تانکانە دەدوێن. ئەو تانکە لە جۆری M109L زۆر گورج و چالاکە زۆر وردە دوای 2 بۆ 3 جار ئامانجەکە دەپێکێت. لە سەرەتای هاوینی ئەم ساڵەوە لەشکری ئۆکراینە لە هەوڵدایە سەر لە نوێ ئەو ناوچانە بگرێتەوە کە رووسیا لە باشوور و خۆرهەڵاتی وڵات داگرتوونی سلاحی پیرۆتی دەنجی ئەمریکا.